لە کابولەوە تاتاران مردن بۆ تاڵبان بە بۆنەی ساڕۆژی دەسەڵاتی تاڵبان بەسەر ئەفغانستاندا. هێزە ئیسلامیەکانی تاڵبان 15 ئاگۆستی ساڵی 2021 زاینی بەرامبەر لەگەڵ 24 گەلاوێژی ساڵی 1400 هەتاوی هێرشیان کردە سەر کابۆل پایتەختی ئەفغانستان و بەبێ هیچ بەرەو ڕووبوونەوەیەک دەستیان بەسەردا کرد. دوای 20 ساڵ لابوونی سەربازی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ئەفغانستان، ئاکامی ئەو شەڕە تەنیا بۆ ئەمریکا بریتی بوو لە کوژرانی 2400 سەربازی ئەمریکا و بریندار و کەمەندانبوونی چەندین هێندەی ئەو ژمارەیە و هەروەها تێچووی نزیکەی 1000 ملیار دۆلار لە دەرایی خەڵکی ئەمریکا. زەرەر و زیانەکان بۆ خەڵکی ئەفغانستان زۆر لەوە کارەساتبارتر و بە ئازارترە. کوژرانی چەند سەد هەزار سەرباز و سەدان هەزار کەسی بێتاوان و سەدان هەزار کەمەندام و زیان لێکۆت و خەڵکێکی نوقمی هەژاری و حکوومەتێکی نوقمی گەندەڵی دەرەنجامی ئەو شەڕە بوو. داگیرکردنی ئەفغانستان لەلایەن ئەم هێزە ئیسلامی و تا سەر ئێستقان کۆنەپەرستەوە لەسەر بنەما ڕێکەوتنێک بوو کە دوای 2 ساڵ دانوستان و وتوێژ لە نێوان تاڵیبان و حکوومەتی ئەمپریالیستی ئەمریکا لە دۆحا پایتەختی قەتەر بەدەسات بوو. ئەو دانوستانە ساڵی 2018 و لە کاتێکدا دەستی پێکرد کە وڵاتانی ئەندامی ناتۆ لەسەرەوەی هەموویانەوە حکوومەتی ئەمریکا شکستی خۆیان لە ئەفغانستان قبول کردبوو. خێرایی شپرزەئی و لەبەریەک هەڵوەشانەوەی هێزە سەربازی ڕاهێنەرەکانی ئەمریکا بۆ خاوەندە دەسەڵاتەکان لە وڵاتە دوور لە چاوەڕوانی بوو. هەر بۆیە سرەڕای ڕێکەوتنەکانی پێش و فەرماندەکانی هێزە نظامیەکان نەیانتوانی تەنانەت پاشەکشەیەکی ڕێک و پێک ڕێک بخەن. ئەوان و بە تایبەت خەڵکانی مەدەنی ئەمریکا و خزمەتگار ئەفغانستانیەکان بە شپرزەئی و بە پەلە و بە سەرشۆڕی ئەفغانستانیان بەجێهێشت. سپای دۆڕا و شکست خواردی ئەمریکا لەو پاشەکشە سەرشۆڕانەیەدا زیاتر لە 7 ملیار چەک و کەرەستەی بۆ تاڵیبان بەجێهێشت. بە جۆرێکە فرۆشتنی چەک و چۆڵ لەگەڵ فرۆشتنی مادەی هۆشبەر بووە یەکێک لە گرنگترین سەرچاوەکانی داهات بۆ تاڵیبان. ژیانی ژنان، منداڵان، کرێکەران و زەحمەتکێشانی ژێردەسەڵاتی 2 ساڵی تاڵیبان لە ئەفغانستان کارەساتبار بووە. بە گوێرە زانیاریەکان لە کوێ 40 ملیۆن دانیشتووی وڵاتە نزیکەی 80% لە هەژاریەکی ڕەهادا دەژین. ئەم ڕێژەیە پێش لە گەڕانەوەی تاڵیبان بە 50% مەزەندە کرابوو. لە ئەوە هەلومەرجێکدا دیاردەگەلێکی وەک فرۆشتنی ئەندامانی جەستە، فرۆشتنی منداڵ، بە تایبەتی فرۆشتنی کشانی سەرەوەی 7 ساڵ پەرەیسەندووە. ڕێژەی خۆکوشتن لە نێوان سەرپەرشتی بنەماڵەکان بە ژن و پیاوەوە لە زیادبووندایە. زیاتر لە 3 ملیۆن منداڵی ئەفغانستانی لە خوێندندا بڕاون کە 60% کچن. زۆرینەی ڕەهای ئەم منداڵانە بە ناچاری چوونەتە ناو بازاری کارەوە. هەندێک لەو بنەماڵانە ئەگەر بەخت یاریان بێت ئەوە منداڵەکانیان دەنێنە قوتابخانە ئاینیەکان بۆ ئەوەی یانیکەم برەخوراکێکیان دەست بکەوێت. ئەم قوتابخانانە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 5 چەندە زیادیان کردووە و ژمارەیان گەیشتووەتە 6830 قوتابخانە. لەم قوتابخانە ئیسلامیانەی شۆردنەوەی مێشکدا منداڵان ڕاهێنانیان پێدەکرێت بۆ ئەوەی بچنە ناو هێزە نظامی و هەواڵگریەکان و ببنە بانگەشەکاری خوڕافات. لە نێو دانیشتوانی ئەفغانستاندا مافی سیاسی، کۆمەڵایەتی و بژێوی ژنان زیاتر لە چین و توێژەکانی تر لەلایەن حکوومەتی تاڵیبانەوە پێشێل کراوە. لەوانە سنووردارکردنی ئامادەبوون یان چالاکی لە فەلەزای گشتیدا، قەدەغەکردنی بەشداری لە کاروباری سیاسی، سنووردارکردنی مافی کارکردن و هیتر، ژنانی پێشڕۆ لە ئەفغانستان بە بەردەوامی لە دژی ئەو بێمافیانە لەسەر شەقامەکان بوون و خۆپیشاندان و ناڕزایەتیان دەربڕیوە. کاردانەوەی تاڵیبان بەرامبەر بە ژنانی خەباتکار بریتی بووە لە ئەزیەت و ئازار و دەستگیرکردن و تەقەلێکردن. بۆ نمونە بەکرێگیراوانی تاڵیبان ڕۆژی 7 سپتامبری 2021 لە شاری هەرات تەقەیان لە ژنانی ناڕازی کرد. لە ئەنجامی ئەو تەقەکردنە جنایەتکارانەیەدا 3 ژنی خەباتکار گیانیان لەدەستا و 7 کەسی دیکەش بریندار بوون. لە دوای ژنان، کچان و کوڕانی لاوی ئەفغانی و لەوانە خوێندکارەکانن کە زۆرترین زیانیان لەلایەن ڕژیمی تاڵیبانەوە بەرکۆتووە.
بەشێکی بەرچاویان بەمبەستی دەربازبوون لەو دۆزەخەی کە بەسەر وڵاتەکەیاندا زاڵ بووە بۆ بە ملیۆن پەنابەرەوە پەیوەست بوون کە لە پاکستان و ئێران و تورکیا و وڵاتانی ئوروپا لەگەڵ نەهامەتیەکانی وەک چۆسانەوە، سوکایەتی پێکران، دیپۆرت، ئەشکەنجە و خنکان لە ئاوەکانی مدیتەرانە و ئێژە و کاناڵی مانشدا بەرەڕوون. هاوکات لەگەڵ ئەوانشدا پێویستە ئاماژە بە ڕۆژنامەنووسان و چالاکانی بواری تەلەڤیزیۆن و سینەما و هیتریش بکرێت. تالیبان لە 2 ساڵی ڕابردوودا 40% مێدیاکانی داخستووە. زۆرینەی خەڵکی ئەفغانستان پەیوەندی مێژووی و کولتوری نزیکیان لەگەڵ خەڵکی ئێران هەیە. بە ملیۆنان کەس لەو کرێکارانەیە کە ساڵانێکی زۆرە لەم وڵاتەدا کار دەکەن و دەژین یارمەتی دەربوون بۆ بەهێزکردنی ئەم پەیوەندیە. کۆمەڵانی خەڵکی ناڕازی ئەفغانستان و بە تایبەت ژنانی پێشڕۆ هەر لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ژنجنیان ئازادیەوە پشتیوانی خۆیان لەو شۆڕشە دەربڕی. ژنان لە هەندێک لە ئاکسیۆنەکاندا ژینایان بە ئیلهامبەخشی ناڕزایەتیەکانی خۆیان ناوبرد. ژمارێک لە شاعران، نووسەران و ڕۆژنامەنووسانی لاوی ئەفغانستان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە ڕاپەڕینی شۆڕژگەرانی خەڵکی ئێران ڕاگەیاند و خەبات و بەرخۆدانیان وەک تاکە ڕێگەی ڕزگار بوون لە دەست بناژۆخوازی و توندڕەوی زانی. دروشمی لە کابۆلەوە تاتاران مردن بۆ تاڵیبانیش کە ئەم دوو حرەکەتە ناڕزایەتی لە ئێران و ئەفغانستان بە یەکەوە گرێ دەدات لە ناو ژنانی هەڵسوڕا و ناڕازی ئەفغانستانیشدا دەستا و دەست کراوە. بێگومان سەرهەڵدانەوەی سەر لە نوێ شۆڕشی ژینە ئیلهامبەخش دەبێت بۆ ڕزگاربوونی ئەفغانستان لە ژێر دەسەڵات و هەژمونی تاڵیبان و چەوسێنەران و ئەمپەریالیستەکان.